ئێرە زانکۆی سلێمانیە، زانکۆی دایکە. مامۆستایان و توێژەرانی ئەم زانکۆیە لەو هەوڵەدان ئەو باوەڕا لە ناو خەڵکدا کاڵ بکەنەوە کە زانکۆکانمان ناتوانن هیچ داهێنانێکیان هەبێت یاخود بەرهەمێکیان هەبێت. مامۆستا و توێژەرانی ئەم زانکۆیە توێژینەوەکانیان لە گۆڤارە ئازبەرزەکانی جیهاندا بڵاو کردوێتەوە. ئەمەش وای کردووە هەم پێگەیەکی بەرز بۆ خۆیان و هەم بۆ زانکۆکەش بەدەست بهێنن. زانکۆی سلێمانی بە تەواوەتی زانکۆکانی هەرێمی کوردستانی تێپەڕاندووە. ئێستا کێبڕکەکەی لەگەڵ زانکۆکانی عێراقدایە. زانکۆی سلێمانی لە ڕیزبەندی زانکۆ گەورە و مێژووەکانی وەکو زانکۆکانی بەغداد و مسق و بەسرە جێدەهێڵێت. وێترین سەرکەوتنی زانکۆی سلێمانی لەمڕۆوە بەدەستهێنانی پلەی یەکەمە لەسەر ئاستی عێراق لە ڕیزبەندی نێچەر ئیندیئەکس کە تایبەتە بە توێژینەوە لە بوارەکانی زانستە سروشتیەکاندا وەکو فیزیا و کیمیا و زانستەکانی ژینگە و زەوی. مامۆستایانی زانکۆی سلێمانی لە ساڵی 2025دا زۆرترین و بەربڵاوترین توێژینەوەیان لەم بوارەدا کردووە. ئەمەش وای کردووە کە ڕیزبەندی یەکەم بەدەست بێنێت لەسەر ئاستی زانکۆی بەغداد و زانکۆکانی عێراق و زانکۆکانی هەرێمی کوردستان. بابەتەکە تەنها ئەمەندە نییە. زانکۆی سلێمانی توانیوێتی لە ڕیزبەندە جیهانیەکاندا پێشی زانکۆ و پەیمانگاکان و ناوەندە توێژینەوە جیهانیەکان بداتەوە. بۆ نمونە زانکۆی مەهاتاما گاندی لە هەندستان و هەروەها ناوەندی سایتما بۆ شێرپەنجە لە ژاپۆن و جگە لەوەش توانیوێتی پێشی پەیمانگای تەکنەلۆژی وزە لە ئیسپانیا و زانکۆی دێنیسیۆن لە ئەمریکا.